میترۆنۆم پرۆداکشن نوێترین بەرهەمی هونەرمەندی فارس حەمید هیرادی بڵاو کردەوە بە ناوی وتم بمێنەوە کە تێکستی گۆرانیەکە کوردیە و تێیدا حەمید بە جلوبەرجی کوردی دەردەکەوێت. گۆرانیەکە کەڤەری گۆرانی فارسی گۆفتەم بیمەن کە یەکێکە لە هەرە گۆرانیە بە ناوبانگەکانی حەمید هیراد. باهۆز نەسرەدین بەڕێوەبەری میترۆنۆم پرۆداکشن ڕایگەیاندووە لەو بارەوە کە ماوەی چەند مانگێکە کار لەسەر ئەم گۆرانی ئەکەن، بەڵام تەواوبوونی کارەکانی هاوکات بوو لەگەڵ مەرجی ژینا ئەمینی. وەک باهۆز وتیشی گۆرانیەکەیان پێشکەشە بە ڕۆحی ژینا. وتم بمێنەوە تێکستی غەمیارە و میلۆدی حەمید هیراد خۆیەتی. محەممەد ڕەزا ڕاهنامەکاری دابەشکردنی میوزیکی بۆ کردووە. میکس و ماسترینجی میلاد فەرهودیە. مادی مارفداشتی کاری دەرهێنانی بۆ کردووە. وا بڕیارە ئەم ئێوارەیە گۆرانیەکە لە ڕێی یوتیوبی میترۆنۆم پرۆداکشن بڵاو بکرێتەوە. ئەزانی هەموو دەم لەبەر چاومی وەکو گیانە ڕووی وەکو